ئێمەش دەداوە دەرمانی گیاییەکەین هەنێ دوکاندار هەیە گوێت دێمە مامۆستا چاک هەنێ دوکاندار هەیە مامۆستا شامپۆ هەیە ئەیکڕێ بە 5000 بە جملە بە جملە ئەیکڕێ بە 5000 لە بازار ڕائیفرۆشێتەوە بە 35000 بە جملە بە 5000 بەڵام بە هاوڵاتیان و مسلمانان بە 35000 مامۆستا خوا ئاگدارە خوا هالەبان سەر ئەو دوو شامپۆیە لە تیکتۆکی خۆم پۆستم کردووە هەمان شامپۆیە هەمان بابەتە من خۆم بە 5000 کڕیومە بە خەڵکی شموتووە ئەم شامپۆیە بە 35000 مەکڕن خۆی نرخی جملەی بە 5000 دوکاندار دەتوانێت لە 8000 تا 10000 بیفرۆشێ مافی خۆی دەچووکە کرێ دوکانەدا کرێی کارەبا و مۆریدا ئەدا بەڵام دوکانداری تر هەیە بە بەناوی کارتی زەمان و وەرەقەی زەمانەوەی داتەوە بە 35000 ئەوە حکومەکەی لای خوای گەورە چییە؟ والله حرامە برا ئیلا ئەبێ ئەو لاشەی ئاگر بیسووتێنێت مامۆستا خۆشم لەگەڵێنا قسەم کردووە بە فەیسبووکی خێزانم ئەڵێم ئەو شامپۆیە لای ئێوە کڕیومە شامپۆیەکی باشە چاکە دوایەوە پێم وتووە لای فلانە کەس کڕیمە بە 8000 دوای کەوا وتووە ئەڵێ وەڵاو بە 1000 دانەیە لای ئێمە کڕیوێتی کە لە هەمان کادا جملەکەی لە سلێمانیە جملەکەی خۆی لە سلێمانی لای کەسێکە خۆی پێشتر خەڵکی شاری کەلار بوویسە لە سلێمانیە دانشێ بۆیە پەیوەندیم کردوە جەناب دوو حەزم کرد لەسەر ئەو بابەتە ڕوونکردنەوەیەک بدێت چونکە خانی خەڵکەیە بە ناوی کارتی زەمان و گرنتی و هەڵە خەڵەتێت و نرخێکی زۆر وەرەگرن لە خەڵکا گوناحە وڵی تر ئەوە یەکەم پەیوەندی هەیە بە ویژدانی ئەو ئینسانەوە بە ئیسلامەتی و ئیمانی ئەو کەسەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم پەیوەندی هەیە بە هۆشیاری ئەو خەڵکەوە ئەو خەڵکە یعنی نازانم بۆچی هۆشیار نابێتەوە خەڵک هەبوو بە دەیەها دەفتەری دزی و بردی بەناوی پیشە و بەناوی نازانم خڕکردنی قانجاز و ڕیبا و ئەمانەوە بردی خەڵک هەبوو کاکە مەڕ و ماڵاتی فەوتە خەڵک هەبوو سیارەی فەوتە خەڵک هەبوو ماڵی فەوتە ئەو خەڵکە لە هیچ زەرەری وانە و دەرز وەرناگرێت ئیتر من نازانم چی بکەم شامپۆیە لە بازار بە جوملە بە 5000 بەڵام بە خەڵک دەدرێت بە 35000 ئیتر نازانم ئەو خەڵکە با بە ئیمڕۆ ئەو ڕۆژە نەماوە ئێستا هەموو کەسێک ئینتەرنێتی ئێسایەوە بە ئینتەرنێت سەیری منەکەن باشە هەر کاڵەیەک لە بازارە ئاوا باشە ئەوە بە کامێرەکە بە کامێری بە کامێری گۆگڵ بیڵە بەس بیڵە برا پێکەم فەرموو بە کامێری گۆگڵ بەس ئاوا لی بە باشە لی بە پێت ئەڵێ ئەمە سعرەکەی بە چەنە و چ مارکەیەکە ئایا ئەمە تا چەنی چاکە تا چەنی خراپە بەڵام چیەکەی لەو خەڵکی کەوا ئیتر هەر دوای زەرد و سوور کەوتووە دوای ڕیکلام کەوتووە من چی بکەم یانی مامۆستاگیانێ کێشە هەیە ئەو بارکۆدە کە جەنابەت باسیەکەی ئێستا سیارەت چۆن ڕقەمی هەیە ڕقەمەکەی خۆی باعثی وەرەقەیە بەڵام سیارەکە خۆی دە وەرەقە ناکە ئەو بارکۆدە ئەچن لە شامپۆیەکی ئەڵمانیا ئەو بارکۆدە ئەێنن ئەیدەن لەم بارکۆدی شامپۆیە ڕێگە نووسێ میدین جێرمەنی ئەڵێم شامپۆی ئەڵمانیە بەڵام لە سین دروستەکرێ ئێستا بۆ نمونە دژەخۆریەکەیە دژەخۆری لاڕوش ئێستا زۆربەیە زۆری ئافرەتانەی کە سیر دەکەن و تەماشا دەکەن ئەزانن ئەسلەکەی بە 30000 ئێستا عادلەکەی هاتووەتە بازاڕۆ هەر لێدێ بارکۆدەکەی لێدێ ئەڵێ فەڕەنسیە فەڕەنسیش نییە لە سین دروستیەکەن بۆیە حەزم کرد جەنابەت ڕوونکردنەوەی بدەیت لەسەر و کەسانەی کە لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ جەنابەت دەخوا و دوکاندارێکی کە ئیشی لێەکەن ڕیش و سیمەڵێکی باشیان داناوە و لە خوای گەورەش ئەترسن بەڵام وجدانیان کەمە وجدانیان یعنی خوا قبول ناکات تۆ شامپۆیەک بکڕی بە 5000 بیفریشتەوە بە 35000 یعنی تۆ لە یەک شامپۆیە پارەی حەوت شامپۆ دەرەکەیت قەینا با خڕیکەن لێ گەڕێ با خڕیکەن بزانە بۆ کوێیە بات با خڕیکا بۆ مناڵ و بۆ کچ و بۆ ژن لێ گەڕێ حەماڵە بۆ وان با خڕیکات جەزاکەڵا مامۆستاگیان بۆی وتم بۆی کە جەنابیشت ئاگداری ئەوەی بیت و ڕوونکردنەوەیەک بدەیت سپاس دەکەم خوای گەورە خێرت بنکردنەوەمانداوە بەخوا لەسەر ئەو مەسەلەی ئۆنلاین و ئەمانە لەسەر لایڤێک هەرخەری و تووشی مشکیلەش بین تەنها ئێمە ڕوونکردنەوەماندا و خەڵکمان وشیار کردوێتەوە دەست خۆشە مامۆستاگیان جەزاکەڵا خوای گەورە تەندروست باشە